بەبوونەی ڕۆژی جیهانی کەم ئەندامانەوە ئەمڕۆ سێشەممە یاریکی دۆستانی تۆپی پێ بەڕێوە چوو کە لە نێوان یانەی ورزشی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە خاوەنی تیپێکی تۆپی پێی بەهێزن لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی. یاریەکە بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر بەڕێوە چوو لە چوارچێوەی ڕۆژی جیهانی کەم ئەندامانە بوو و یعنی ڕۆژیش یاریەکەی بردەوە بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ. ئەو تیمە تیمێکی باشن، هەرمیشە لە یاریەکانیانە بە ئاسێکی باش دەرەکەون و زۆربەی یاریەکانیش پێم وایە هەردوو ڕاوایان نییە. سکرتێری یانەی وەرزشی ڕۆژ شێخ محەممەد محمود عارف لێرە میوانە لە سپۆرت مەگەزین باز لە چالاکی وەرزشی لەم یاداکەین. یا شێخ بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. یاریەکەمان بینی وازانوتیشم یاریەکە هەر نەدۆڕاون، پێم وایە ئەو تیمەی ئەو یاریان نەدۆڕانەوە تا ئێستا. والله ئەم تیمە طبعا چەند ساڵێکە دامەزراوە ئەمانە بریتین لە قوربانیانی مین و تەقەمەنی و سپۆنسەری تایبەتی ئەو تیمەش ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێ نێودەوڵەتیە. بەردەوام سپۆنسەرانەکە بۆ هەموو یاریەکان لەمایەکە هەموومانێکا یاریەکەکەین یاریەکی دۆستانە لەگەڵ هەموو دام و دەستگا و ڕێکخراوە بیانەکان و ناوخۆیەکانی ناو هەرێمی کوردستان یاریمان کردەوە هەموو شارەکانیەوە. باشە یاریمان کردو تا ئێستا تەسەوڕ ناکەم کە یاری یا دو یاری هەمووشتان بردوتەوە. بەڵێ تیمەکە بەڕاستی بەردەوام تەمرینەکەن، تیمێکی بەهێزن و ئێستا داوەتێکراوین بۆ بەسڕە بچینە یاریەکیان بۆ ساسکەین ئینشاءڵڵا. نکاڵن سێری جەستەمان مەکە سێری توانامان کات لەم تیمە بینیمانەتەوە. ئەکید مەبەست لە یاریەکەی ئەمڕۆ هەر ئەوە بەڕاستی ئەمە لە بۆ بەرزڕاگرتنی سێ دوانزە کە ڕۆژی جیهانی کەم ئەندامانە لەو ڕۆژەدا ڕۆژی یاسا و ئەو یاسا و ڕێسەیانی کە داکۆچی لە مافی کەم ئەندامانەکەن لەو ڕۆژا دەرچۆ لە نەتەوەی گرتوەکانە لە ساڵ 1993 بۆ بەرزڕاگرتنی ئەو ڕۆژە ئەمڕۆ ئەو یاریەمان ساز کرد بۆی بیسەلمێنین و نیشانی خەڵکیشی بدەین کە وزە و توانای کەم ئەندامان هیچی کەمتر نییە لە خەڵکی ساخ. بەعکسەوە ئەگەر بواریان بۆ بڕەخسەیە خۆ دەستگیرۆیی بکرێن ئیبداعەکەنەوە ئیبداعەکەشتان بینیەوە. بێگومان ئەمڕۆ بەرپرسێکی زۆر هەر لە خانمی یەکەمی ڕاخات و شاناز و کاقوبات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تەواوی بەرپرسانی دیکە بە حکومی و بە حیزبیەوە لەوێ ئامادەبوون تواناکانی تیمەکەی ئێوەی بینی کە یاریەکەشیان بردەوە 4-2 لە تیپی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی گشتیشان بردەوە. بەڵێ وەڵا حزوری ئەو جەماوەرە زۆرە ئەکید جۆش و خڕۆشێکی تایبەتی بەخشی بە یاریەکە و دیار بوو یاریزانان یعنی عاملێکی تەشجیعی باش بوو ئەوانیش. بێگومان چالاکیەکانی دیکە چی هەیە؟ ئێمە لەیانی وەرزشی ڕۆژە بەڕاستی تەنها ئەم تیمەمان بۆ ئەوە تەرخان کردووە کە لەگەڵ کەسانی ساغا یاریکەن وەکو متحەتیبی متحەدی عاقی پێڵێن. ئەینا تیمەکانی ترمان تایبەتن بەوانی کە لەگەڵ کەمەندام بەرامبەر بەخۆیان یاریەکەن بۆ هەموو توێژێک تیمی تایبەتی بەخۆی هەو یاری تایبەت بەخۆشیان ئەم بۆ نمونە تیپی نابینایان چەند یاریەکەکەن یاری گۆڵبۆڵمان هەیە ئەمە بۆ نابینایان کە یاریکی عالەمی لەسەر مستەوای عالەمە بطوڵاتی عالەمی بۆ ئەکرێ و هی ناوخۆی و عێراق و ئێستا ئەمڕۆ تیمی نابینایانمان لە پاڵەوانتی عێراق یەنەوە بەشدار بوون ئەم ساڵ. دیارە بۆ توانە مادیە کەمی کە ئێستا هەیە لە هەموو کە تەبعاً هەموو نادەکانی کوردستان ئەو ئەزمەیان هەیە ئێمەش لەوان بەدەرنین، بەڵام لەگەڵەوەی شایمە هەر بەردەوام بووین. چەند تیمێکمان نردە ئەم ساڵ بۆ بطوڵاتی عێراق لەوانە تیمی گۆڵبۆڵی نابینایان تیپی باسکەی کەمەندامانی سەر کورسی تیپی تێنسی سەرمێس تیپی ساحەمەدانش بەتەمان بچن. یعنی ئەم تیمانەمان ئەم ساڵ لە بەشداری بطوڵاتی عێراقیان کە پاڵەوانتی عێراق تیمی نابینایان ئەمڕۆ کە هاتوونەتەوە ئەنجامەکەیان لە چوارگۆشەی زێڕینان. باشە یعنی باشە بۆی کە طبعاً بەرامبەر بۆ تیمانی کە ئەو شارانەی تر لە زمانی عودەیەوە هەن یعنی کۆنن لە وەرزشی کەمەندامان. وەرزشی کەمەندامان بەس لە کوردستانە تازەیە، لە کوردستان ئێستا ئەم بۆ ئەم ساڵ تەنها سلێمانی بەشدار بووە. بەڵێ من نامێ بەگشتی باز لە دۆخی کەم ئەندامان کەم لەم ڕۆژەیە، بەڵام ئەمێ باز لە دۆخی وەرزشکارانی کەم ئەندام چۆنە؟ واللهی دۆخی وەرزشکارانی کەم چەند گونجاوە یاریگاکان بۆیان شێوازی لە شاری سلێمانی لەخوا بەزابێ ئەمە لە بنیەی تەحتیا زۆر باشین لە شاری سلێمانیە. ئەویش بە هەوڵ و تێکۆشانی کاقوبات جەنابی کاقوبات بەڕاستی داعممان بوو، بینایەکی زۆر جوانی بۆ کردوین قاعەیەکی نێودەوڵەتیە تقریباً. لەگەڵ ئەوەیشا بینایەکی ترمان هەیە بۆ یانی وەرزشی ڕۆژ کە ئەویش دوو قاعی تەنسی تایە و قاعی یاریەکانی تری باسکە و گۆڵبۆڵەوانیشی تایە. لە هۆڵ و لە یاریگای ئەمە زۆر باشین لەخوا بەزابێ لە چاو شارەکانی تریارێمی کوردستان لە تەبعاً نییە، لە شارەکانی تر نەکراوە. ئێمە بەڕاستی سەرۆکیانەکەشمان بەڕێز جوانخان
لە هەوڵ و تێکۆشانی بەردەوامە یعنی بەڕاستی عمودی فەقەریە بۆیانە کەمان کاکوباتیەکەین بێگومان ئەم لەژوان و دەستی کارژێڕی ئەکی تۆ لە نەبوونی میزانیە کە کاروانجان لە نەبوونی هیچ بودجێ بتوانێت و چالاکیانە بکەی بتوانانی بەشداری و وڵاتی عێراقی نهایەتی ئەم مانگە ئێمە چین بەشداری بتوڵێکی دووەری لەستن ئەکەین باشە یعنی ئەمە تۆ بودجەیەک لە بەردەستانە بێ دیارە هەوڵ و تێکۆشانی بڕە ژوانخانە سوپاسێکم بەڕاستی تەقدیرێکی زۆرمان بۆ ژوانخانەیە یعنی جاری وایە موچەکەی خۆێنێت کاتە سەرفیاتی بتوڵەیەک باش ئەنی کەمێک لە کێشەکانتان کەمتر بووەتەوە بەڵام پشتان هەیە بەڵام بەڕاستی کاروان ینی ئەزمەی ینی ئەگەر سیکە وەرزشی کەسانی ساخ تێچوویەکیە بەهی ئێمە دوو تێچوویە ڕاست یعنی کەرەسەکانمان ئامێرەکانمان گرانن یعنی کورسیەکی باسکە کە مەدامێ یاری لەسەرەکە بڕا بکە خراپەکەی بە $2000 یعنی تۆپێکی نابینا بە $300 نیشە گواستنەوەی ئەم کەسانە بۆ یاریگەکە و گەڕانەوەیان هەمووی خەرجێکی زۆرێ ئەکیت هەموو نابینایەکەیت یاوەرێکی بە هیچێک لەگەڵ یابێ ئەبێ بیت ینی نابینا ناتوانانی بڵێ تۆ هیچ ئەگەر پارێکی بیت بڵێ خۆدات شۆکە نابێ ئەبێ خۆت هاتوشوی پێ بکەی ئەبێ لە دەرگاوە بێنی بیتەوە بۆ دەرگا کەسانی تری شەروە کە مندامانی سەر کورسیش ئەکییت گواستنەوەیان یا خۆ تۆ تیپێکە نێری بۆ بەغاتیبی باسکە هەبێ هەموو کورسەکان خۆیان بەرن بۆ بەغا بەڵێ کاتە لە ژێرخانی وەرزشیە ئێوە کێشەتان کەمتر لە شارەکانی بەڵام لە هاوکاری لە بودجەیەکی جێگیر بۆ خۆتان پرۆژێکی خۆشیێنی بۆ خۆتان لەمایە کێشەتان ئێمە هەمان بوو تا 2014 بودجێکی بودجەیەکمانە بوو یعنی ئەو باشانە و بەڵام ئیشپان پێ بەڵام لە 2014 بڕاو وەکو هەموو یانەکانی تر و نەژگەڕاوەتەوە وەڵی ئەوە تاقەیانەیە کە عین هەموو کوردستانە یەک ینی کەسانی کە مندامە ئەوای ئەو یانیان نەبڕێ ینی جنەبە بەردەوام بواە چونکە ئێمە چالەکیەکانمان بەردەوام نەژوەستاین باشە هەر ئەمڕۆ لە کاتی ئەنجامدانی ئەم یاریە مژدەیەکی ترتان ڕاگەیان کە تیمێکی نوێ ئەکەنەوە تیمە نوێیەک کوێ ئەوە کەسانی داون سیدرۆن تەبەن ئەوانە پێشتر مەنگۆلیان پێوتن باشە ئەمانە کەسانێکن بەڕاستی بایەخێک نەدراوە پیان لە هەموو کوردستانە جایمە بە تەماین کۆیان کەین و کۆشماکەدونێتەوە و پۆشاکی وەرزشیشمان بکڕیون تقریبان تەمەنیان چەنە بێ ئەم تیمە ئەمە لە هەموو تەمەنێکە هەن لە مناڵیەوە تا گەورە ئیتر دوای لیان هەڵەبژێرن طبعا ئەمانە لە عالەمە ئۆلۆمپیاتی تایبەتیان پێڵن ئۆلۆمپیاتێکیان هەیە پێوترێ ئۆلۆمپیاتی خاص ئۆلۆمپیاتی تایبەت یاری تایبەت بخۆیان هەیە بەتەمای نشەڵات دەست پێ بکەین بۆوانیش بۆ چ تیمێک بۆ چی جۆری یاریە ئەنواع یاری عالمیان هەیە هەر ساوەک تیمی ئێوە دروستێکن لە داوانەکانە ئەتانەوێت لە چ وەرزشەکە فێریان بکەن یا خۆیان لە کیۆ نزیک لە چ جۆری ئەکید ئەمە ئەوانە بۆ تەرفیه نییە ئەمە حەزەکەین بەشداری پاڵەوانەتەکانیان پێ بکەین بزانین لە دنیا چی یارییان بۆ کرێ ئەوواکەین بەڵێ ینی لە ئامادەکاریان و ڕاشتان گەیاند و هەر کەسێکیش گوێی لێ بەرنامێ بتوانێت ئەو کەسانە خۆمان ڕێکخراوی یەک ڕێکخراوەیە لە سلێمانی تازە دامەزراوە لە ناو بارەکەی خۆمان ژوورێکمان ناو نەتیجەمان کردوونەتەوە بۆی لێ جێگیر بوون هەر ڕێکخراوەکە لێ بۆی لێ ئێمە لیان هەڵبژێرین باش کەواتە تیمی یاریە جیاوازەکانتان هەیە و کچانیش لای ئێوە وەرزشەکە هەردوو ڕێگەزم ئەکید لە هەموو تیپی تێنسی سەرمێز کە چوونەتە بەغانیوی کچ بوون هەموویان باش بوو ئەنجامی باشە گەڕاند کچمانە بۆ ینی سێمی عێراق بۆ دۆمی عێراق بوو باشە ینی مەدالەی زی و برۆنسیان هێناوەتەوە مجموعی مەدالی باشیان هێناوە ساڵ بەڵێ هەردوو ڕێگەزدایمە وەکو یەک باشە وەرزشەکەن چ پەیامێک هەیە لەمە کە ئەمانە وەرزشەکەن ینی لە ڕێی وەرزشەوە چ پەیامێکە گەین بە کۆمەلگا والله ئێمە سیرکە دائما هەوڵمان بۆ ئەوەیە کە مندام نەبێ بە عاملێکی ینی مشەخۆر لە ناو مجتەمع ئەبێ عاملێک بێ کە مندام منتیج بێ ینی بەرهەمهێن بێ بۆ خۆی بەرهەمهێن بێ ئێمە کچمان هەیە ئێستا بگەشتۆتە ئاستی متەخەبی عێراق و لێەوە موچێکی بۆ بڕاوەتەوە ئێستا بۆ خۆی بژێوی خۆی هەیە لە بریەوەی کە فێری هەندێشتی تری بکەین نەخێر بێ طبعا ئەم کە مندامە ئەکی تاقەیەکی هەیە وزەیەکی هەیە تو ئەبێ وزەی استقلالکە بێ بۆی ئەو وزەیە دەرخی نیشانی مجتەمعی بێی کە ئەمە داهێنەرە کەسێکی داهێنەرە وەکو ئەمڕۆ بینیتان ئەمڕۆ ئەو ئاسیا و تیمەکە بینیتان چی کەمتر بوو ئەگەر زیاتر نەبوو بێ لە تیمی بەرامبەر ئاست و ئەنجامە زۆر باشتر بوون و یارەکەشتا بینیێرەوەڵا 4-2 بردیانەوە ئەنجانی گۆڵی زیاتر ئەمە تومحمان زۆر لەوە زیاترە ئینشاءالله تومحمانەوەی ئەمانە لە دنیای دەرەوە بەشداری پاڵانتەکانی دنیا بکەن
باشە بۆ ئەمە پێویستان بە چییە؟ وڵا پێویستمان بە هاوکاریە پێویستمان بە دامی مادیە پێشەم شتێک پێویستمان بۆی کە بودجێکمان لەبەردەستا بێ پێویستمان بۆیە کە ڕێمان بدەن لە ناویانەکەی خۆمانە پرۆژێ بکەین و پرۆژێکی هیچ نەبێ بازرگایی بکەین بۆی بێتە سەرچاوێکی داهات بۆ یانەکە بۆی بتوان ئیداری تیپەکانی پێ بکەین یعنی ئەو هەموو زەخت و شتەیشمان لەسەر سەرۆکی یانەکەمان نەبێت کە وەکو پێم وتی وڵی زۆر جار موچەکەی خۆیێنێ موچەکەی خۆیێنێ ئەکاتە تێچووی پاڵاواری تێک ئەم یاریزانانەی کە لای ئێوە یاریەکە نەتیمە جیاوازەکان موچەیان هەیە؟ ئێمە بەڵێ لای ئێمە مانگی یەکی 5,000 ئەویش بەخوا هەموو مانگێک نییە ینی بۆی کە گلەیم لێ نەگەن جاری نایە بە سێ مانگ نایە ینی ئەویش هاوکاریە کە ناڵم جوانخانەی بسڕێ لەم لاو لاوە ڕاستە بەڵام هەر خۆشەویستیتان بۆ وەرزش و ئەو خێزانی کە دروستان کردووە ناتوانێت ئەم تیمانە کاروان هەموو ئەندامانی دەستەی کارگەڕی لای ئەمە چەند ساڵار خۆ بەخشن یەک ئەندامی کە دەستەی کارگەڕی لای ئێمە دینارێک بەعاشی نییە بەڵێ ئەبەت ئێمە هەمومان لەبەروی کە خۆمان هەمومان لە معاناتەکەین خۆمان کەمەندامین کات ڕاست خۆمان کەمەندامین خۆشمان لە بەردی یەکەمەوە دروستمان کرد وەرشەکەمان هێناوەتە کوردستان و دروستمان کرد و لەگەڵا بەردەوامین لەبەرەوە بەڕاستی زۆرمان دڵ پێ سووتێ بەڵێ کاکشم هەموو دروستکردنی یاریزان لەیانەیە بێگومان ئامانجی و خۆتان باسێکن گەشتن بە هەڵبژاردە عێراق گەشتن بە ئۆلۆمپیاتە تایبەتەکان ئەمانە چ پلانێکی ئێوێ ئیشی لەسەر بکرێت ئەم پلانە بەیانی ڕۆژ بە تەنها جێبەجێکرێت؟ وڵای ئەمە طبعا لژدەی پارۆلمپی عێراق عێلاقێکی باشمان هەیە لەگەڵەوانیشە لژنەی پارۆلمپی کوردستانیش کە ئێستا طبعا لەبەرەوەی کە ئەوان هەموو بجێکیان لێ بڕیونە هەر تقریبا مەشلولە لژنەی پارۆلمپی کوردستان ئەمانە هەموو هاوکارمان بوون لە ڕێگەی ئەوانەوە ئێمە توانین طبعا بەوتا ساڵانە بەشداری بە وڵاتی عێراقەکەین و ئەگەر بوار ببێ ئەچینە دنیای دەرەوە ئێمە بۆ نمونە بیانەی ڕۆژ تا ئێستا توانوێتی پرۆتۆکۆلی ئیمزا بکە لەگەڵ چەند وڵاتێکە ینی دەرەنجامی ئەو پرۆتۆکۆلانە چالاکی هاوبەشە بووە ئێمە لەگەڵ وڵاتی ئیماراتی عەرەبیە لەگەڵ چەند عەجمان و خۆرفەکان و ئەمانە هەموو پرۆتۆکۆلمان هەیە و ئەوان هاتوون بێرە ئێمە تیمان بردووە ئەوان تیان هێناوە و ئێستا پرۆتۆکۆلێکمان کردووە لەگەڵ سنە و ئامەد ئێستا لە نهایەتی لە سەری ساڵی ئەم ساڵە بڵێ نهایەتی ئەم مانگە بتوڵێکی دووەلی لە سنە ئەکرێن نەتیجە و پرۆتۆکۆلەیە جا بتوڵەکەش مەفتوح کراوەیە ئێستا خۆش ئەوەیە تیمی سلێمانی و تیمی منتەخەبی عێراق بێکەوە لەو بتوڵا بەشدارە وەکو دوو تیمی وەکو دی و تیمی جیاواز وەکو تۆپی پێیە نەخێر یاری گۆڵبۆڵی نابین چەند تیم بەشدارە وەکو زانیاریتان هەبێ وڵاهی تا ئێستا نازانم چەند چکە ئەوان بتوڵەکە مەفتوحە تا ئێستا چەند تیم داخل بۆ نازانم بەس پێشتر ئێمە سولاسی ویسپان بیکەین ئێمە و سنە و ئامەد بەڵام دوای بتوڵەکە ئەکراوە ئێستا ئەو عێراق بەشدار بوو و بزانانی کەی تریژێت باش لەوانەیە ئوردن و بەحرێنوانش بێت باش کاک شێخ وەرزش بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت چ گرنگێکی هەیە لە ژیانانە تا لە کۆمەڵگادایان نەبڕێن؟ طبعا وەرزش ئەگەر بۆ کەسێکی ساخ پێویست بێ بۆ کەسێکی کەمەندام پێویسترە یەکەم طبعا وەکو عیلاجێکی طبیعی وەکو عیلاج چارەسەرێکی سروشتی بۆ ئەو وایە پێویستی کە پێویستی پێیەتی دوم ئەوە لە ڕووی جەستەیی لە ڕووی جەستەیی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونیەوە دوورەکەوێتەوە لە هەندێک پەناگیری ینی ئەوەی کە لە مجتەماعی ئێمە هەیە بەڕاستی زۆربەی کەمەندامان پێشتر لە ماڵا پەناگیر بوون یعنی تێکەڵی مجتەماع نەبوون تۆ لەم ڕێوە توانی تێکەڵی کۆمەڵگایان بکەیتەوە هیچیان کەمتر نیە لە کەسانی ئەو پەیامە گەشتووە بە تەواوی خێزانەکان بە کۆمەڵگا لە کەسانەشی کە بە هۆکارێکم ئەندام بێتن لە ڕێگەی وەرزشەوە بێن و ناو کۆمەڵگا کاروان لەوەتی ئێمە یانەکەمان دامەزێرەوە 2009 بۆ ئێستا ساڵ بە ساڵ باشترە یعنی ئەم ساڵی خواری کەمەندامان زۆرتر بووە مثلا ئێمە پار ئەم کاتە یاریزانمان دەست ناکەوت بۆ باسکە ئێستا بەشی دوو تیم یاریزانمانە ینی خەڵگێت و بە ژینگەکە فراهەم کراوە ژینگەکە ئەوەی کراوە بوونەی تەحتیەکەی ئێمە زۆر بەڕاستی دەستگیرۆی مادیمان باش ینی ئەگەر بودجەیەکمان لەبەردەست بێ ئەو دەستکەوتانی کە ئێستا هەیە ڕێگە بێتە سێ باسی سپۆنسەری ئەم تیمانت کرد بە تایبەتی تیمی تۆپی پێ هەمیشە باسی ڕێکخراوێکە کرێم ڕێکخراوێکی نێودەوڵەتی لەسەر ئاسی جیهانە ئیشەکە ڕێکخراوی ڕۆحی تۆپی نێودەوڵەتی کە هۆشیاری مین و تەقەمەنی مەترسیەکانەدا لە ڕێی وەرزشەوە ئەمە چ کاریگەریەکی لەسەر کارەکانی تیمی ئێوە دروست کردو لەسەر دەستگیرۆیی ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێی نێودەوڵەتی بۆ ئێمە نەبووە ئەو تیمە دروست نابوو نەئەگەشتە ماستش
باشە لەسەر تشجيعی ئەوان ئێمە ئەو تیممان دروست کرد ئەمە یەک دوو دەستیان لەبەر نەداوین یعنی بۆ لەحزەیەکیش بەردەوام اینجا بەڕاستی بەرنامەکانی ئەوانش تەنها لەگەڵ ئەو تیما گونجاوە چکە ئەو تیمە هەمویان قوربانیانی مین و تەقەمەنی لەسەر تۆپی پێش ئیشەکەیان ئیشەکەیشانە ڕوحی تۆپی پێ نێودەوڵەتین تایبەتن بە مین و مین هەڵگرتنەوە و دوورکەوتنەوە لە مین و بەرنامی ڕێکخراوەکان ئەوەیە بۆیە گونجاوە لە نمونەی جوان ئەیان بۆ نمونە گوندێکەوە منداڵان کۆکەنەوە ئەگەر دەستکاری مینکەن نابن بە یاریزانێکی تۆپی پێ نمونی یاریزانە جیهانەکانیان ئەو پەڕی ینی هاوکاری کارێکی مرۆڤ دۆستی هەر زۆر بەتایبەتی ینی ئێمە وەکو ینی وەرچی ڕۆژ هەتا ئەمری قەرزاری و ڕێکخراوین ینی بەڕاستی دەستیان لێبەر نەداوە لەو تیبە لەوەتی دروست بۆ تا ئێستا و بەردەوامیش دواپەیامی ئێوە وەکو کەم ئەندامان بۆ ڕۆژەکەتان و چ پەیامێکتان هەیە بیگەین بە کۆمەڵگا دوجار ڕێی وەرزشەوە بەڵێ وڵات دواپەیامی ئێمە ئەویان ئێمان دروست کردو ئەو تیمانش هەن لە شاری سلێمانی کە بەشدارە بن لە هەموو پاڵانتێکە دیارە شانازیە بۆ هەموو کوردستانیش چکە بەڕاستی ئەو تیمانە لە هەولێرشە بوون لە دهۆکی چەند تیمێک دروست بوون بەڵام بەهۆی ئەو ئەزمە مالی و ئێستا ئەوان تقریبا ناتوان بەشداری چالاکیەکانیان هەر بیشکەن بۆیە پێویستمان بە دەعمێکی مالی بە حکوومەت هەیە پێویستمان بۆیە کە ئەو بجانەمان بۆ بژێڕنەوە و ئەو کەسانەشی کە لە ماڵەوە دانیشتون کە ئەندامن چیان پێڵێ دوورن لە وەرزش ئەکید ئێمە طبعا ئەو دووسێ هۆڵە کە دروستکراوە لە شاری سلێمانی بۆ ئەوان دروستکراوە یعنی ماڵی هەموو کەمەندامێکە ئەستان کەمەندامێک هەیەتە لای ئێمەیەتە لیژنەی پارۆمپی کوردستانیان هەیەتە یانی ڕۆژ لێ ناپرسین لەکوێواتی و لە چی ڕێکخراوێکەوەتی ئەستا ناوی ڕێکخراوەژی ناپرسین ئەمە وەرزش بۆ هەموو کەسێکە بۆ هەمویان هەموویشان بەبێ هیچ شتێک بۆیان هەیە بێن لە بەیانی مباشرە بکەن و ڕازی خۆیان بکەن حەزیان لە چی وەرزشێک ئەوە بکەن زۆر سپاس هیوای سەرکەوتن و سەلامەتیتان بۆ زۆر سپاس بۆ ئێوەش کاکارە سپاس کاک شێخ محەممەد محمود عارف سکرتێریانی وەرزشی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت